لە سەختیەکاندا پشت بە دووشت ببەستە. دنیا هەوراز و نشێوی زۆری هەیە، لە سەختیەکاندا پشت بە دووشت ببەستە. بالصبر والصلاة. یەکەم بە خۆڕاگری، دووەممان بە نوێژ و پاڕانەوە لە خوا. الصبر والصلاة. الله قورئان چۆن بۆی دیاری کردوین، بەخوا هیچ کتێبێکی ترمان ناوێ. دەکەوێت سەختی ژیانەوە، هیچ کەسێک نییە ژیانی هەمووی تەختایی بێ، هەوراز و نشێوی زۆری لەبەردەمایە. هەمومان لە سەختیەکانە دوو دەرمان بەکاربێنە: الصبر والصلاة. ئارامگر بە، خۆڕاگر بە، مەچەمێ، چۆک دامەدا، ڕەشبین مەبە، بێئومێد مەبە. الصبر ئارامگری ئەوەیە بیر بکەوە هەموو سەختیە کە دێتە بەردەمت سەرەتا زۆر گەورەیە، شاخێکی گەورەیە لە بەرچاوت، بەڵام دەوردە بە فەزلی خوای گەورە بەس خۆت ڕاگرە، مەڕوخێ، ڕەشبین مەبە، ناومێد مەبە. وەڵڵا بچووک دەبێتەوە، شاخە گەورەکە دەبێتە گردێک، گردەکە دەبێتە شتێکی بچکۆلا، وەکو بەردێکی بچکۆلێ لێدێ بەسەریا باز دەدەی و بە ئاسانی هەنگاو هەڵدێنی. بەس ئارام بگرە، شکوای حاڵی خۆت بەس بۆ لای خوا بەرە، وەسەلات بپاڕێەوە لە خوا، وڵێ یا ڕەبی خوای گەورە، ئەو مشکیلەی من، ئەم سەختی من چەند گەورە بێ، یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی تۆ گەورەترە، فەزلی تۆ گەورەترە، لێبوردنی تۆ گەورەترە، خوایە پەنام بۆ تۆ هێنا. دوعاکردن، نوێژکردن ئارامی بە ڕوحت دەبەخشێ. سەبر ڕووناکیە. بەڕێستان تاقیتان کردوێتەوە جار هەیە دەچیتە شوێنێکەوە ژوورێکەوە کە هیچ ڕووناکیەکی تێدانێت، کە دەچیتە ژوورەوە بەسەر ئەو تاریکێدا دەکەوی، چاوت هیچ شتێک نابینێ. هەر ماوەی بەڕێزان 1 دقە 2 دقە 2 خولەک بوەستە لە شوێنی خۆت، هیچ هەنگاوێک هەڵمەیەنە، نەقاشت بەرهیچ دەکەوێت، نە هیچ دەشکێنی، نە دەنگێک دێ، بەس لە شوێنی خۆت بوەستە. سەبر بگرە بۆ ماوەی 2 خولەک، دڵنیا بە سەیرەکەی بەرچاوت ڕووناک بووەوە، ئەو تاریکستانە نەما. خوای گەورە گلێنەی چای وا دروست کردو ئۆتۆماتیکی ئەو ئەرحەم الراحیمینە کە دەچێت شوێنێکەوە زۆر تاریکە، گلێنەی چاو یەکسە بۆ خۆی دەکشێت 2 ئەوەندە 3 ئەوەندە هێزی بینینی تاریکەکە زیاد دەکە. سەیرەکەی بەرچاوت ڕووناک بووە، کۆمەڵە شت دەبینی، بەسەر شتان ناکەوی، قاچت بریندار نابێ، شت ناشکێنی، زەرەت نادەی. ژیانیش ئاوایە، یەکەم جار کە تووشی سەختیەک و ناڕەحەتێک و موسیبەتێک دەبی، دنیا لەبەر چاوت تاریکە. خوا دەفەرمێ سەبر بگرە، پەنا بۆ دەرمانی سەبر بگرە، وەڵڵاهی دوای ماوەیەکی کەم ڕووناکی دەکەوێتەوە بەرچاوەکانت. ئەمجا بە بەرچاوڕوونیەوە هەنگاو هەڵدێنی. تۆ پشتیوانێکت هەیە کە ئەڵڵایە، ئەگە خەڵک هەموو دەرگاکانی لێداخراون، دائیمە ئێمە دەرگایەکمان هەیە: الصەلات، دوعاکردن، نوێژکردن، سوزدەبردن. ئەو دەرگایە قەت داناخرێت. تۆ بقەت ناومێد مەبە موسڵمانی بەڕێز.